کاگازات سڵاوت لەبێت زانیارەکان چین لە لای تۆ فەرموو. ئەلۆ بەڵێ سڵاوتان لێبێت. من لە بەردەم کارگەی غازم لە ئیدارەی سۆران. دیارە قەیرانی غاز لە ئیدارەی سۆرانیش بەردەوامی هەیە دوای شەڕی ئەمریکا و ئیسرائیل بەسەر کۆماری ئیسلامی ئێران. کارگەی غازی کۆرمۆڕ کە داخرا قەیرانی غاز لە تەواوی هەرێمی کوردستان دروست بووە. لە ئیدارەی سۆرانیش بە هەمان شێوە قەیرانی غاز کارگەکانم لە ئێستادا. دیارە غاز لەم کارگەیە ئەمڕۆ نییە. ئەمڕۆ هیچ بڕێک لە غازی بۆ نەهاتووە لە کاتێکدا هاوڵاتیانێکی زۆر لە ئێستادا لە دوێنێ کە غاز هەبوو ڕێکی یەکجار تون کاتێک ئێرە سڵاوتان لێبێتن. دۆختان چۆنە لەگەڵ بێغازی؟ والله تابری خراپە. ئەین سووت سێمین ڕۆژە دەهێن غاز نییە، دەهێن هەندێک بیدایەتی دەهێن خەرچی وەڕێکن دوایە پاشێنجی تەوزیعەکەن، هەندێک وەرەگرن هەندێک وەرناگرن. هیوانێ داوا لە شێخێکن شێخ هەلگوردی بەهانای خەرچی دابهێ ئەنی وەزەکە زۆری خراپە. دوێنێ دیار بوو لێ لەگەڵ کامێرە دیار بێت تا ئەو دیوی سڕە بوو سڕە هەچوو بوو هات بوو ئەنی وەزەکە بەڕێوە ناچیوەڵە. ئەو ڕۆژ هاتوونەتەوە بۆی قاستان سێمین ڕۆژە هاتیینەوە دیسا هەوچی جارارێن هەڕۆ نییە نەرێوڵە. هاوڵاتیان قەرنیان لە سڕە جێهێشتە بوو. شەوێ تا ساعت 9 لێرە بوون، ساعت 9 ناویان نووسین هەوڕۆژ هات و دیسا ساعیبی معمەلی دیسا هاتووەی گۆ نییە. ئەگە هەیبی معلوم مشین ئەوشتە و جێ بکە بەس دیسا نییە نزانم لۆ نییە. کابانی ماڵ لەگەڵ شیولێنان دۆخیان چۆنە لەو بێغازیەدا؟ وڵای زەوی شوت ئەوی هەیبی هێدی دەگەرە ڕۆی نش بدەبی پەنای بەتە بەدار و چیلک و تشتی وهانەگەنە وەزی خراپە. لە بازار نرخەکەی گرانیە، بارگرانای بۆ سەر خەڵک دروست نەبووە زۆر. وڵای ئەگە تازە هاتم لێرە ئەوە چیا هەیە لێرانە توجاری وەی گۆ پاش نیوەڕانی وەرن بە 27,000 تەوجی ئەکرێ ئەو دەینێ بە 27,000. هاوڵاتی لە تواناییدا هەیە بەو نرخە زۆرە بکڕێتن. ئەگە ناچار بی دەبی قەرز بکە دەبی بکڕی، ئەگە ناچار بی ئەگە نەناوڵات بە 27,000 جارە حەقی سێ بت لە غازدا بە 27,000 زیاترش تقریبا. ئەگە نەش مەجبورە دیت چەکاری وڵا دەبی هەر بکڕی. زۆر سپاس. ئەگەر کامیرمانم یارمەتی دەرم بێتن دیمەنەکانمان بۆ بگواستەوە بەشێک لە هاوڵاتیان لێرانە بوونیانە هاوڵاتیەکی تر وەرەگرم. سڵاوت لێ بێتن. چەندەمین ڕۆژە دەیێرە بۆ وەرگرتنی غاز؟ سێمین ڕۆژە تێمێرە. سێمە ڕۆژە تێمێرە کوڕەکەشم پێشمەرگەیە چوویتە دەوامێ هیچ غازی نییە. بێغاز عیالێەوە تەخانیدا بێغاز. دۆختان چۆنە لەگەڵ بێغازی؟ واللهی دۆغ لە هەندۆخ لە هەندێک خراتە نابگەر ئەوە بیتبی هەر کەسێک بسیرل چای لە خوددار و دارا بنی ئاگری پەدارا بکەتەوە هیچ ژیان نەمایە. ژیانەکە زۆر بێسەروبەر بیا و خەرکەکە زۆر زۆر بەهێز و سەروبەر بووە. داوا لە کاک هەرگۆر دەکەن ئەگەر بەرپرسی ئەو سۆرانەیە بیتە سەقات حیلالشی لەو خەرکەکە ئەگەنا خەرکەکە لە بین چوو. هاوڵاتی لە توانایدا هەیە بە 28,000 ئێستا لە دکانی 3 میلیۆنە 4 میلیۆنای قەرداری سوێ مقارە پێشمەرگەی سوێ مقارە پێناکەی قەردی دکانی بدەتەوە. زۆر سپاس دەکەین. بەڵامە ڕای هاوڵاتیانە لەسەر کەمی غاز. ئەمە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان کە لە ئێستا هاتوونەتە بەردەم کارگەی غاز بۆ ئەوەی کاتێککە غاز بێ غاز وەربگرن. بەڵام لە ئێستادا هیچ بڕاغازێک لە کارگەکانی غاز لە ئیدارەی سۆران دابەش ناکرێتن. هاوڵاتیان لە دۆخێکی خراپدان لە نەبوونی غاز. کارگەکان دەرگاهیان داخراوە لە دیمەنەکان دیارە کارگەی غاز داخراوە لە ئێستادا. قەیرانێک شتریش کە بوونی هەیە سەرڕای غاز لە ئیداری سۆران کەمی بنزینی حکومیە کە دێتن. هاوڵاتیان
کاتێک کە بنزینی حکومیش دێ بە هەمان شێوەی غاز نۆرێکی یەکجار زۆرەگرن و هاوڵاتیان تووشی ناڕحەتیە بن چەندین کاتژمێر ئەمێننەوە لە سڕە غاز دوێنێکە هەبوو لێرە سڕەیەکی یەکجار زۆر بوو هاوڵاتیەکی زۆر هاتبوو نۆرەیان گرتبوو لە بەردەم کارگەی غاز بەڵام هاوڵاتی هەبوو بە بێغاز گەڕاوەتەوە بەری نەکەوتووە بەهۆی کەمی غاز وە تەواوبوونی ئەمڕۆ زارێشتر هاتوونەتەوە بەردەم کارگەی غاز بەڵام ئەمڕۆ هیچ بڕەغازێکدا بەش ناکرێتن ڕەنگە بەیانی زارێشتر غاز بۆ ئەم کارگەیە بێتەوە کە ئێمە لە بەردەمیداین و نەوتیش نرخەکەی گران بووە لە بازاردا لە چلەی زستان نرخەکەی زۆر هەرزانتر بوو لە ئێستادا کە بەرەو بەهارە چین هەرچەندە وەرزی سەرما و سۆڵە هەرماوە لە ئیدارەی سۆران هاوڵاتیان پێویستی زۆریان بە نەوت هەیە تاوەکو ئێستاش سۆپای نەوت دائەگیرسێنن لە ئیدارەی سۆران لە مانجی 11ەوە سۆپای نەوت هاوڵاتیان بەکاریهێنن بەهۆی سەرما و سۆڵەوە تاوەکو ئێستاش کە ئێمە قسەی تێداکەین سەرما بەردەوامی هەیە هاوڵاتیان زۆر پێویستیان بە گەرمکەرەوە هەیە بەڵام بەداخەوە نرخەکەی زۆر گران بووەوە بنزینیش وەک ئاماژەمان پێدا بە هەمان شێوە نرخەکەی لە بازار گران بووە بنزینی نۆرمال بە 970 دینارە و بنزینی محەسەن سەروی 1000 دینارە کەمە نرخێکی زۆرە و بنزینی حکومیش کە دێتن بە 750 دینار بەردەوام نییە بڵین بەشێک کە وەرەگرن بنزینخانەکان بەشی کەمێک لە هاوڵاتیانەکە بەهۆی نۆرەگرتنی زۆرەوە هاوڵاتیان تووشی ناڕحەتیە بن و هەموو هاوڵاتیەک بنزینی 750 دیناری بەرناکەوێت ئەم بڵین کەمی بنزین و گرانی نەوت و کەمی غاز و گرانیان لە بازارەکاندا دۆخێکی وای خوڵقاندووە کە هاوڵاتیان بارگرانیەکی زۆریان کەوتۆتە سەر بەڵەمە تەواوی زانیاریەکان بوون لە ئیدارەی سۆران. بەڵێ سپاس بۆ هاوکار و پەیامنەرمان کاک ئازاد.